بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر ئەنجامی هەڵبژاردننی دیزاینکراوی پەرلەمانی کوردستان دەکەین کامڕۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی کۆتایی ڕاگەیاند بە پێوە ئەنجامە کۆتایی کە کۆمیسیۆن ڕاگەیاندووە دەنگی پارتیویەکێتی زۆر زیادی کردووە بەراورد بە هەڵبژاردننی 2010 دەنگەکانی پارتی 124,000 زیادی کردووە و دەنگەکانی یەکێتی بەراورد بە هەڵبژاردننی 2010 پەرلەمانی کوردستان 88,000 دەنگ زیادی کردووە و دەنگەکانی پارتی بەرامبەر بەراورد بە هەڵبژاردننی 2021 پەرلەمانی عێراق 229,000 زیادی کردووە دەنگەکانی یەکێتیش بەراورد بە هەڵبژاردننی 2021 پەرلەمانی عێراق 192,000 دەنگی زیادی کردووە لە بەرنامەی ئەمڕۆ شیکردنەوەیەک بۆ ئەو هەڵبژاردننی دیزاین کراوە دەکەین و لێکەوتەکانی وەڕۆڵی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش لەم پرۆسێدا چۆن بووە هەروە باس لە ڕووی ئایتیشەوە باز لەوە دەکەین کە ئەم هەڵبژاردنە ئایا دەکرێت دەستکاری بکرێت ئەو ئامێرانەی بەکارهاتوون هیچ وڵاتێکن هیچ کۆمپانیایەکن ئایا دەکرێت دەستکاری داتاکانی دەنگدان بکات ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان شیروان زرار شارەزای هەڵبژاردن لە هەولێرەوە هەروە وابڕیارچێ دکتۆر بەختیار ئەمین پسپۆڕی ژیری دەستکرد لە بەریتانیاوە لەگەڵمان بێت سوپاسیانمە دەمونتان دەکەین کاک شیروان بەخێر بن ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێزت بۆ ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق چییە کە ئەمڕۆ ئەنجامی کۆتایی ڕاگەیاند وەکو شارەزایەکی هەڵبژاردن تێبینیەکانی ئێوە چی؟ بەناوی خوا گەورە مێرەبان سەرتا زۆر سوپاس کاک حەکیم بۆ دەرفەتە ڕێز خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ڕاستی منی شەر وەکو ئێوە کە گوێم لە بەڕێسەرۆکی ئەنجومەنی کۆمیسارانی بەغدا بوو زۆر بە شێوەیەکی گرنگ باسی هەڵبژاردنەی کرد پێیوا بوو لە 1992 تاکو ئێستا هیچ هەڵبژاردنێک بۆ شوێ نەکراوە بەڵام ڕاستی ئەمیش وەکو بە کەسێک لە بواری هەڵبژاردنکردن نزیکەی 10 ساڵ کاری هەڵبژاردنمان کردووە سەرپەرشتی ڕاپرسی و هەڵبژاردننی 2010 مان کردووە من پێم وایە هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان بەقەدە ئەو هەڵبژاردنە خراپ نەبووە لە ساڵ 92 هەتاوەکو ئەو هەڵبژاردنە کە خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستانە هیچ کاتێک نەبووە لە کۆی 8 حیزبی سیاسی کە بەتایبەت ئەو هەڵبژاردننی بیستمان کە حساب بکەین تەنها 3 حیزبی سیاسی ئەوانش هەندێک لێیان هەیە بەڵام بەلانی کەم 5 حیزبی سیاسی لەو 8 حیزبە ئەنجامەکانی پەرلەمانی کوردستان ڕەت دەکاتەوە و کۆمەڵی دادگەری لە پێشەوەیان دیارە هەر ئەنجامەکان ڕەت کردەوە کە بڕیاری داوا کە بەشداری پەرلەمان نەکرا بەشێک لە سیاسەکانی تر کە لە بیر ڕاگۆڕینەوە دەن ئایا بەشداری بکەن یاخود هەر بەشداری نەکەن و یەکەم جارە لە ئاسی عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی دەنگی پوچەڵ نزیکەی 200,000 دەنگ تێپەڕێنی کە بەپێی کورسی بێ بەپێی ژمارە کە کورتی دەکەوێت نزیکەی 20 کورسی پەرلەمانی کوردستانە لەبەرەوە من نازان بەڕاستی کام پێوەرە کە زۆر گرنگ بووە ئەو ئیجراتانی کە کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق بەری بەلای من 180 وەکو پێویست جێبەجێ نەکرا لە خاڵی یەکەم مەسلەی پەنجەمەوە کە خۆتان ئاگدارن یەک لە گرفتە هەر گەورەکان بوو دەکرات چارەسەر بکرێ ئێمە لە 2021 لە دەی 2021 ئەم پرۆسەی هەبوو کۆمیسیۆن دەیتوانین لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەو پرۆسەیە چارەسەر کا بەڵام هەمان شت دووبارە بووە خاڵێکی تر مەسلەی ئەو هێز ئەمنیانەی کە بنکەکانی یان دەپاراست تەنها یەک هێزی یاسایی هەیە کە پارێزگەری لە بنکەکانی دەنگدان دەکا بەڵام بینیمان نەگەک هێز من خۆم کە چاودێری هەڵبژاردنەکەم و لە چەندین بنکەی هەڵبژاردنەکەم بەشداریم کرد دەیان هێزی چەکدار هەبوو لە ناو بنکەکانی هەڵبژاردن کە زەخت و فشارێکی زۆر دەکاوە تەنان لە بەشێک لە بنکەکان تەنانەت خێمە هەڵدرابوو کە وەشێکی سیر و بەڕاستی لە دنیادا کە خێمەیەکی بانگشی هەڵبژاردن لە دەرەوە بێ و لە ناو هەڵبژاردن بکرێت جگە لە ئامێرەکانی هەڵبژاردن کە ئامێرەکان بەڕاستی بەشێکیان لە کار کەوتون بەشێکیان تا کاتژمێر 12 ئیشان دەکرد و بەشێکەی تریان دەبووە تەحویل کرابن هەموو ئەوانە و لە بەڕاستی ئەوانە گرفتی سەرکی مەسلەی ئامێری موبایل کە خۆتان ئاگدارن کە زەخت و فشارێکی زۆر هەبوو لەسەر کارمەندەکان ئەمنیەکان کە وێنەی دەنگدانەکان بگرن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان وعدی دا و بە لایەنە سیاسیەکان پێش هەفتەیەکیش کە لایەنە سیاسیەکان سەردانیان کردەوە بەڵێن ئێوەیان دووپات کردەوە کە بە هیچ شێوەیەک نابێ ئامێری موبایل بەکاربێ بەڵام بە پێچەوانەوە تا سعاتدا ڕێنمایەک بوو دوای سعاتدا ئامێرەکان دواتر ڕێپێدان کرا و ئاسانکاری کرا من بەسم چییە ڕێکارەکانی کۆمیسیۆن بەڕاستی هیچ وەک پێویست جێبەجێ نەکرات و بەڕاستی ناتوانین بڵێن پرۆسەیەکی سەرکەوتوو بووە ئەنجامەکانی ڕاگەیان بەڵام
ئەو ئەنجامان خۆتان ئاگادارن کە ئەنجامێک بە شێوەیەک ڕاگەیاندە ئەنجامەکانیشیان نزیکەی 1960 بەڕاستی من حەزەکەم ئەوە بڵێم کاک حەکیم لە ڕووی عرفی ژمارە و داتا تۆ دەبێت نزیکەی 1970 ئەنجامەکان ڕابگەین یان 1990 بۆی کە ئەو سندوقانی کە سوور کراون یاخود ئەو سکاڵانی کە کراون بە هەند وەربگرن بەڵام کاتێک کە تۆ 1990 ڕادەگەیەنی کەواتە هیچ مەجالێک نێشتە بووی کە هیچ بەهایەک بۆ سکاڵەکان بینیتەوە بۆی ئەوەژێک لە هەڵەکانی تر بوو کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کردی وە لە سەروی هەمووشیانەوە مەسلەی هەژبارکردنی دەنگەکان بە شێوەی ئەلکترۆنی کە من کاتی خۆش نەمشاربەوە کە لە دوای 2010 کاتێک کە تیمی یۆنامی سەردانی ئێمەیان کرد باڕاشکاوی پێمان گوتن کە ئەو پرۆسەی ئەلکترۆنی بۆ عێراق زووە لەبەرەوەی کە ئەو پرۆسەیە جارە زۆری ماوە عێراق بتوانێت بگاتە ئاستی کە بەکاری بێنن چکە تەنانەت لە وڵاتانەی کە ئەو پرۆسەیە و ئەو بەرنامەجە کە بەرەم هاتووە بەکار نایێنێ بە وڵاتەکانی خۆیان ینی ئایا کە ئەوەندە پێشکەوتو بۆچی لە وڵاتەکانی خۆیان بەکارنیانن بۆچی بە وڵاتەکانی تر بەکاردێت بەتابەت ئەو پرۆگرامەی میرۆ سیستەم کە خۆتان ئاگادارن کە قسەی زۆری لەسەر کراوە و لە چەندین وڵات ئەو سیستەمێکی سەرکەوتو نەبووە گرفتی زۆری بۆ کۆمەڵی وڵات دروستکرد یەک لەوانە عێراق کۆنگۆ فلیپین رووسیا چەندین وڵاتی دیکەی عالم کە ئەو پرۆسیان بەکارهێناوە بەڕاستی بە شێوەیەکی شەفاف بەکار نهاتووە و لە سیستەمی بانقی جیهانیدا تعامل لەگەڵ ناکرێت ئەمریکا یەک لە وڵاتانەیە کە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو پرۆگرامەدا هاوکۆک نییە و قبوڵی ناکەوەکو نەدائیج لەبەرەوەیانە هەموو گرفتی گەورن دواتر لەوانەیە لەسەر پرسیارەکانی جناب ڕوونکردنەوەی زیاتر بدەین. بەڵێ کاکشیروان بەس سەبارەت بە ڕاگانی ئەنجامەکان و تایبەتەوەی کە پەیوەندی بە دەنگی پۆچەڵی بۆچی کۆمیسیۆن ڕاینەگەیان کە چەند دەنگی پۆچەڵ هەیە چکە گومانێکی زۆر لەسەر دەنگە پۆچەڵەکانی شەیە کە پێشتر بەرپرسێکی کۆمیسیۆن باسی لەوە کرد بوو کە نزیکەی 210,000 دەنگی پۆچەڵ هەیە کە بەقەت 12 کورسی پەرلەمانیە. بێگومانەوە خۆی لە خۆیدا ینی خەلەلێکی گەورەیە تۆ ینی بەچ پێوەرە ینی لەسەر ئەساسێک 4,000 کەس یان 206,000 کەس کە دەنگی پۆچەڵ دەکەی بەڕاستی خۆی لە خۆیدا خۆداگەداری ئەمە نزیکەی 3,789,000 کەس مافی دەنگدانی هەبووە لەو ڕێژەیە بەپێی داتاکانی کۆمیسیۆن خۆی 124 ئەوانن کە مافی نەیانتوانێت کە دەنگدەن بەشداری بکەن لەو ڕێژەیەش کە 206,000 کەس کە دەنگی پوچەڵە کە بە ڕێژەی سەدی لێکی دێ بەڕاستی نزیکەی ناکاتە ئەو ڕێژەی کە کۆمیسیۆن ڕاگەیاند کە 172.6 بەڵکو نزیکەی 152.6 دەکات ینی لەبەرەوە ئەوەشان یەک لە خەلەلەکانە دەبووە پێشڕای بگەێنن کە بە بەڕای من ئەوانە زۆر دقیق نییە وەوەی کە جێگەی گومانی شەڕاستی لەسەر ئەو سیستەم ئەوەیە دەرکەوتووە ئەو نزیکەی 200,000 دەنگدەرە ئەوەی کە دەنگی پوچەڵ کراوە بەشی زۆری لایەنە کانی دەرەوەی دەسەڵاتن لایەنە معارەزەکانن بۆیە گومان دەکرێت کە ئەوانە بەڕاستی زیاد دەنگی ئەوان پوچەڵ کرابێ بەپێی ئەو بەرنامەجەی کە دانراوە خۆتان ئاگادارن ئەو سیستەمێکی بەرمەجیە سۆفتوێرێکە دانراوە تۆ چۆن بەرمەجەی دەکەی بە شێوەی ئایە بەو شێوە ئەو پرۆگرامەکان جێبەجێ دەکات تۆ بە هەر شێوەیەک دەنگ کە دەیدی یان بە هەر شێوەیەک دەتەوێت ژمارەکە لە هەر کاندی گری یان هەر قوارێک دەی ئەو خۆی تەحکوم دەکات خۆی دەتوانێت داتاکان گۆڕیتەوە دواتر خۆی لەو کاندیدە یاخود لەو قوارەی کە خۆی دەوێت کە بەرمەجە کراوە دانێکێ من حەزەکەم بەڕاستی بە ئەمانی شەوە زۆر بەڕاشکا و لەڕێی پەیامیشەوە ئەو بڵێم کە بەڕاستی گومانی زۆر لەسەر ئەو پرۆسە هەیە و قسەی زۆر لەسەر ئەوەیە کە ئەو دیزایانێکی نێودەوڵەتیە و کۆمەڵی خەبیری نێودەوڵەتی بەشداریان کردووە لە پرۆگرامی ئەو بەرمەجەدا وەڕێکەوتنێکی سیاسی کراوە لە دەری ئەو بابەتە بە شێوەی تەکنیکی و کۆمەڵی خەبیر هاتووە لەسەر ئەو جیهازانە تەنها بۆ ڕۆژی دەنگدان بن لە سعات 7 بەیانی تا سعات 7 ئێوارە پرۆسەکە بەو شێوە جێبەجێکراوە دواتر پرۆسەکە وەسێندراوە بۆیە بەڵگەکان ئاسان نین چونکە وا بەرمەجەکراوە کە لە ماوەی ئەو چەند سعاتەدا بێت دواتر ئۆتۆماتیکیان سیستەمەکە وەک خۆی لە هاتەوە بۆیە ئێستا کە بە دوای بەڵگەدا دەگەری ئاسان نییە هەر بۆیەش ئەوان لە وڵاتانە کە ئەو گرفتانە دروست بووە بەڵام لەبیرمان بێ ئەو سیستەمە تەمان لە یەکەم جار کە لە عێراق بەکار هات لە 2018 گرفتی زۆری بۆ عێراق دروست کرد ئەگە لەبیرتان بێ ئەنجامەکان ڕەتکرانەوە یعنی زۆربەی کوت لە سیاسەکانی لە عێراقیش هەمان کۆمیسیۆن بوو بە هەمان بەرمەجە کرا کە ئەلکترۆنی بوو ئەنجامەکان ڕەت کردەوە
وتەنانەت دوای 3 جار تەکلیفکردن لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو جا توانرا بڕیاری ئەوە بدرێت کە هەڵبژاردن لە ماوەی ساڵێکدا دووبارە بکرێتەوە. بەداخەوە هەمان سیناریۆ بە هەرێمی کوردستان دروست بووە. کوردستانی خسە بەردەم دڕیانێکی کە بە هەمان شێوە لە زیاتی ئەوەی کە ئەو هەڵبژاردنە سیستەمێک بێ بۆی کە حیزبە سیاسیەکان لێک نزیکاتەوە، کۆدەنگی سیاسی دروستکە لە هەرێمی کوردستاندا و شەرعیت بۆ دام و دەستگاکانی حکومەت هەرێمی کوردستان بگەڕێتەوە، پەرتەوازێکی زۆری دروست کردووە. بۆ یەک لە ئەگەرەکان ئەوەیە کە مەسەری هەڵبژاردنی دووبارە هاوشێوەی عێراق کە کاتی خۆی کورد لە سیاسەکان پێی رازی نەبوون داوای دووبارەیان کرد، ئەو بوو کە لە دوای 2018 لە 2021 جارێکی کە هەڵبژاردن لە ماوەی ساڵێکدا عادە کراوە و چونکە نەتایجەکانی قبوڵ نەبوو. لەبەرەوە بەداخەوە من بە کۆی گشتی ئەو پرۆسەیە من بەسەرکەوتووی نابینم و پێشمانی ئەو دەنگەی کە هەیە بەڕاستی دەنگی ڕاستەقینەوەی خەڵک بێ. تەنانەت من بە ئەمانەتەوە بڵێم گومانم لەوەیە تەنان لە ناو ئەو کاندیدانەی لەناو ئەو لستانەی کە سەرکەوتوش بوون تواندرا بێت بە بەرمەجە چەند کاندیدێکی دیاریکراو کە لایەنێکی دیاریکراویسپی ئەو کاندیدانێک کە دەرچن تەنها دەنگ بۆ کاندیدانش درابێ کە بەڕاستی گومان دەخاتە سەر پرۆسەکە. ئومێد دەکەن ئەو کەم کوڕیانێکی هەبوون لە هەڵبژاردنەکانی داهاتوو بەڕاستی ئەوانە چارەسەر بکرێن و پەرلەمانی عێراق کە دەسەڵاتی هەیە و چاودێرە بەسەر کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراقەوە هاوشێوەی 2018 کاتێک کە ئەنجامەکان دەرچوون و دەرکەوت کە کۆمیسیۆن لە ئاستی بە شەفافێت کارەکانی نەکردووە، ئەو بوو کە لێپرسینەوەی لە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران کرد، ئەو بوو کە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران نادران و ماڵەوە ئیقالەکران و دواتر دادوەرەکان ئەرکی ئەوان پێسپێدا. بۆیە لە ئێستاژە بەڕاستی دەکرێت ئەگەر لە کاتێکدا پێشەرکاریەکان یاخود بەڵگەی پێویست لەبەردەستداوێت لایەنە سیاسیەکان کە کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق کەم تەرخەم بووە و بەقەدەر ئەوەندە بەڵگە هەبێ کە پێشەرکاری کراوە و ئەو جیهازە بەڕاستی بەکار ینی دژی هاوڵاتیان هەرێمی کوردستان یاخود بە پێی ئیتفاقێکی دەوڵەتی بەکار هاتووە، ئەنجامەکان بەڕاستی لێپرسینەوە بکرێ و هاوشێوەی 2018 ئیجراعاتی پێویست بکرێ بۆی کە لە داهاتوودا هیچ هێزێکی سیاسی نەتوانێت بە کەیفی خۆی ئەنجامەکان لە خزمەتی خۆیدا یەکلای کاتەوە. بەڵێ کاکچراوی کە بەرز داماژت پێدا سەوار بە ڕۆڵی کۆمیسیۆن، ئەگەر ئەو دیزاینی کە کراوە کۆمیسیۆن خەتاباری سەرەکیە یاخود لەژێر کۆنتترۆلی کۆمیسیۆندانی ئەو سیستەما ئەلکترۆنیەکە بەڕێزت باسە لەوکە کە لە وڵاتانی پێشکەوتوی ئێستا خۆیان کەم سیستەمە بەرهەم دێنن بەکاری نایێنن بۆ پرۆسەی دەنگدان. خۆی کۆمیسیۆن کاک حەکیم لەوە بەرپرسە چکە ئەو عەقدەی کە ئەو کۆمیسیۆن خۆی لایەنێکە لەو عەقدە لەگەڵ کۆمپانیای میرۆ سیستەم کە کۆمپانیای کۆریا باشوورە، ئەو عەقدەی کە کراوە و بەهایەکی زۆر کراوە و زەماناتی زۆر وەرگیراوە. تەنانەت بۆ زانیاریتان ئەو کەسێک کە عەقدەکەی کردووە یەکەم جار لە ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران لە بەغدا دواتر دوورخرایەوە کە گومانی هەبوو لە گەندەڵی و کۆمەڵەشت کە لەو عەقدە پارە زۆرە کە کراوێ. لەبەرەوە بەڵێ کۆمیسیۆن خۆی بەرپرسیارە چکە کۆمیسیۆن خۆی دڵنیایی داوە بۆی لایەنە سیاسیەکان لەسەر ئەساسی کۆمیسیۆن متمانەی کۆمیسیۆن لایەنە سیاسیەکان و بەتایبەت لایەنەکانی معارەزەکە من لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا سەرکردەی لایەنە سیاسیەکان بەڵێن ئێواندا کە کۆمیسیۆن هەڵبژاردنەکان وعدی داوە بە هەموو شێوێک زەمانەتی 100% داوە کە هەڵبژاردنەکان سەختەکاریدا سفر بێ. بۆیە لایەنە سیاسیەکان بەڕاستی بەشێکی لە ئەنجامی ئەوەی خەڵکیان تەرجیع کردبێنە دەنگدان. بەڵام کاتێک کە تۆ ناتوانانی سیستەمێک پارێزگاری لێ بکەی کە سێڤەرەکەی لایت خۆت نییە، پرۆگرامەکانی ناتوانانی پارێزگاری لێ بکەی، هەموو لەژێر دەسەڵاتی کۆمپانیایەکی نێودەوڵەتیدایە کە کۆمپانیایەکی جیهانی بازرگانی بەرهەمهێنەری پرۆگرام سازیە بۆ بەرمەجات زەمانەتی نییە. هەر بۆیە بەڕاستی ئەو وڵاتانە کە لە خۆ نییە مەسەن ئەو وڵاتانێکی مەسەدان ناکرد یەک لەوانە ئەمریکا، ئێمە خۆمان چاودێری من هەڵبژاردنەکانی ئەمریکا لە 2016 خەڵکی ئەمریکا کە نزیکەی 250 ساڵ هەڵبژاردننی تێدایە خۆیان ئەو بەنامانە بەکارنیانن. یەکێتی ئەوروپا نزیکەی 27 وڵات یەکێتی ئەوروپا ئێمە وەکو چاودێری هەڵبژاردنەکان لێبووین لە هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا خۆمان لە فەڕەنسا بەشداریمان کرد، سیستەمەکە سیستەمی یەدەوەی بوو، ینی دەست بوو هاوشێ ئێمە. بنمونە لە ئەمریکا کاتێک لە 2020 کاتێک کە نەتیجەی دەنگکان کە گرفتی تێدا بوو لە دەنگدانەکان بەشێکی ئەلکترۆنی و بەشێکی دەنگ بوو، ئەسڵ هاتنەوە سەر دەنگدانەکە چکە پیان وابوو کە خاوێنترین شت دەنگدانەکانە. ئێمە لە 2010 کاک حەکیمکە بۆ توانیمان سەرکەوتووتر بین لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە کاتێکدا ئێمە لە ماوەیەکی کەمدا یەکەم هەڵبژاردنمان بوو. لەبەر ئەوەی ئێمە هاتین سندوقێکی شەفافماندانە بە بەرچاوی لایەنە سیاسیەکان،
سندوقێکی زۆر شەفاف لە بەرچاوی خۆیان قردیلەکان دەکردەوە هەمویان چاودێرون بەسەریەوە خۆیان یەک کارتەکانیان دەژمارد هەموو ئەوەی کە پوچەڵ جودایان دەکردەوە ئەوەی کە دەنگی پاک و ئەوانە بوو دەیان دەنا بۆی لانە سیاسیەکان ئەگەرچی لە 2010 خۆتان ئاگدارن کە لانەکانی معارەزە بەشێکیان بینیمان لە بزنەوەی گۆڕان لە 24 کورسی هاتەوە سەر 12 کورسی برانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 10 کورسی هاتنە سەر 5 کورسی بەڵام نەتیجەکەیان قبول بوو بۆ چکە لە بەرچاوی خۆیان بوو دەیانزانی بەو ڕێژەیە نییە یاخود متمانیان هەبوو بۆ ڕۆژەکە بەڵام بۆ ئێستا متمانە نییە چکە پێیان وایە کە ئەو بەرمەجاتە بەتابەت بنە ئێستا کە باسی یەک لە یەکان مەسن لەوانەیە گەڵ ئەگەر کۆمەڵی دادگەری کوردستان بە ئاماژوەرگری لە 2010 ئێمە وەکو ئەمانەتێکی علمی کە بڵێن 2010 لە کاتێکدا لانەکانی تری معارەزە نێوی کورسەکانی هاتە خوارێ کەمە پێمان ناخۆشە کۆمەڵی دادگەری کوردستان ئەو کاتی نەکرد کورسی کەمی نەکرد بگرە کورسەکانی کورسێکی زیاد بکە 7 کورسی لەبەرەوەکو تۆ ناکرێت دوای 6 ساڵ لەو پرۆسەیە لە دوای ئەوەی کە تۆ لەبەری خەڵکی خزمەتی خەڵکت کردووە هەموو دەستگا خێرخوازیەکان و لەگەڵ شەقام و لەگەڵ خەڵکی ناڕازی تۆ دەنگکانت کەم کە بەڵام خەڵکانێک کە ڕۆژانە باج و سەرانە زیاد دەکە زەخت و فشار و ئازادەکان کەم دەکاتەوە یعنی بازار و کەسابەتی خەڵکی نێشتووە ئەوان هەرێکەی 200,000 دەنگکانیان زیادکە لەبەرەوە هیچ منطق و لۆژیکێک بەڕاستی ئەو دەزانێت کە ئەوە دەنگی حەقیقی کۆمەڵ و غیری حیزبەکانی کەژنین بۆ یەکلەکان لەوە سەرچاوی گرتووە بەڵێ ئەی چی بکرێ بۆی کە بۆ قۆناغی داهاتوو کەیمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین ئەو سیستەمە چاک بکرێ و دوور بێ لە دیزاین ینی ئەوەی کە لانی کەم قۆناغی دەنگدان و جاکردنەوەی دەنگەکان هەر بە شێوازی دەستیوێ و باشترە گەڕانەوە بۆەوە من کاک حەکیم ئەوەی کە پێم باش لەو ئەوەی ئێستا هەیە تەنها ئەو سیستەمی پەنجەمۆر کە پەنجەمۆری دەنگدەری لەسرە و ئەگەر ئەو سیستەمە خۆی چاک بکرێ بنە ئەو ئێستا هەیە بەڕاستیەوەش خەللی تێدایە بەڵام بەلانی کەم 1970 بایۆمەتری کراوە ئەو سیستەمە ئەو کەسانی کە پەنجەمۆر ناخوێنەوە ئەوەنە چاک بکرێ لەو ماوەی کە تاوکو هەڵبژاردننی عێراق دەکرێت 2025 ئەو کەم کوریانی کە هەیە چاک بکرێ بەڵام من بە هیچ شێوەیەک لەگەڵ ژمارنی دەستەکانی بە شێوەی ئەلکترۆنی هەمان سندوقێکی زۆر شەفاف و زۆر ڕوون بێ کە لە دوای ئەوەی کە ئەو کەسە پەنجەمەرەکەی دەخوێندێتەوە کە ڕێگری دەکات لە کەسێکی کە نەتوانانی دەنگدا لە جاتی و کارتەکەی پێ ئەوان هەمووی شتی باشن ڕێگری لە دەنگدەر و لە ساختەکاری دەکات بەڵام لەگەڵەوەدا دەنگدەر بیخاتە ناو سندوقێکی زۆر شەفافەوە لە بەرچاوی لانە سیاسیەکان بۆی کە بەرچاوی هەمویانەوە خۆیان سندوقەکە بشکێنن وەک متمانی تەواویان بە پرۆسەکە هەبێ و هیچ گومانێک لە تەزویر و ساختەکاری و لە گواستنەوەی ئەنجامەکان و لە سێرڤەر و ئانە نەبێ بۆی خەڵک بە قەناعەتی خۆی بۆی کە ئەو کاتی کە لە بەرچاوی خۆی پێما هیچ گومانێک لە ئەوە نامێنی پێمای ئەو باشی سیستەمە بەڵام لەگەڵ ئەوەشدا من پێشنیاری ئەوە دەکەم لە جیاتی ئەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی کا بەڕاستی کۆمیسیۆنی کوردستان کە خۆتان ئاگدارن پێکەنەری کۆمیسیۆنی کوردستان لە 2014ەوە 5 حیزبی سەرەکی بووە تەنها ئەو لایەنانێک کە دواتر کە دروست بوون کە ئەندامیان لە ئەنجومەنی کۆمیساران دەکرێت ئەوانە ئەندامیان بۆ زیاد بکرێ کۆمیسیۆنێکی خۆماڵی خۆمان بێ کە سەرپەرشتی بکە و نوێنەری هەموو لایەنە سیاسیەکانی تێدا بێ چونکە لە بیرمان نەچێت ئەوەی بەغدا تەنها نوێنەری دوو لایەنی سیاسی تێدایە بەڵام ئەگەر کوردستان بێ بەلانی کەم نوێنەرایەتی هەر پێنج لایەنە سەرەکیەکەی تێدایە و هەندێک لایەنی کەش کە دروست بوون پێمە ئەوە دەکات کە متمانی زیاتر دروست بێ بەڵام هەمان داتاکانی عێراق بەکاربێنین بە سوودوەرگرتن لە UN و هەموو ڕێکخراوەکانی بواری هەڵبژاردن لە ناخۆی نێودەوڵەتی و بەرچاوگرتنی هەم ئەو کەم کوریانەی کە لە ڕابردوودا هەبوون هەمانە چاکەین ئامادەکاری باش بکرێت قەناعەتم وایە هەڵبژاردنی داهاتوو باشتر و جددیتی دەبێت. کاک شیروان وەکو کۆمەڵی دادگەری کە ئێستا ئەنجامەکانی ڕەت کردوتەوە بڕیاری داوە بایکۆتی پەرلەمان بکە ئەم هەڵوێستە بەڕێز وەکو چاودێرێک چۆن دەبینێ پێویستە لایەنەکانی تری شەمان هەڵوێستیان هەبێت لە ڕاستیدا و پەیوەندی بە سەرکردایەتی کۆمەڵەوەیە کە خۆی خاوەنی قیادە دەکا و چۆن بڕیار دەداوە خۆیان مادەم زۆرین لەگەڵ ئەوەدا بێگومان ئەوە بڕیارێکە کە داویانە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن بەلانی کەم سەرەتایەکە بۆی کە ئومێدێک بگەڕێتەوە بۆی کە خەڵکێکی ناڕازی هەیە لەو پرۆسەیە و قەناعەت من ڕایم وا بوو کە لەگەڵ لایەنەکانی ترش قسە بکرێت بەتابەت ئەو لایەنانەی ئەو 4-5 لایەنێکی کە ناڕازین هەمووان بێکەوە بەڕاستی ئەنجامەکان ڕەتکەنەوە و بەدیلیشان هەبێ بەڕاستی تەنها ڕەتکردنەوە نەبێ ڕای من وایە کە ئەوان خاوەنی پرۆژەیەکی تر بن خۆیان داوای بەدیل بکەن بەرمونە لە 2010 کاتێک کە عێراق
داوای ڕەتکردنەوەی ئەنجامەکانیان کرد بە ئەلکترۆنی بەڵام بەدیلیان هەبوو داوایان کرد کوتیان دەبێت هەڵبژاردن دووبارە بکرێتەوە لەبەرەوەی ئەو هەڵبژاردنە سەختەکاری تێدا کراوە من پێم وایە ئەو لایەنانەی کە لە سەروی هەمویانە کۆمەڵی دادگەری کە پێشەنگە ڕەشەکێنە لەگەڵ لایەنەکانی تر بێکە داوای سەر لە نوێی هەڵبژاردن بکەنەوە بەڵام بە زەمانات و بەو گۆڕانکارانی کە باسم کرد لە سیستەمی هەڵبژاردندا کە بەدەستی بێ و ئەو داتانە بەکاربێ کە هەیە و بایۆمەتریەکە تەواو بکرێ و داوا بکەن کە لە ساڵی داهاتوودا لەگەڵ هەڵبژاردنەکانی عێراق کە ئاسانتر دەکرێت لە دەی 2025 دەکرێت هەردوو هەڵبژاردنەکە لێک کادا بکرێ زۆر ئاساییشە چونکە ئێمە لە ئەمریکا کاتێک لە وەکو چاودێر بەشدار بووین لێک هەڵبژاردنان نزیکەی ئەوان 16 جۆر هەڵبژاردنیان هەبوو بنمە لێک کادا دەکرێت تۆ نیشانەی دەنگدان لە چەند شوێنێکی کە بکەیت بۆی زۆر ئاسایە لە هەمان کادا هەڵبژاردنی عێراق بێ و هەڵبژاردنی هەرێمی کوردستانیش بێ و ئەو کاتی کولفەکەش کەمتر دەکا و لێک کادا دەکرێت دوو هەڵبژاردن بکەیەوە تەوقیتات و کاتەکاری هەڵبژاردنیش یەک بخرێت چکە لەبیرمان نەچێ کە بەداخەوە پارەیەکی یەکجار زۆر دەڕە بۆ ئەو خەرجانە من بۆ یەکەم جار حەز دەکەم لەڕێی کەناڵی ئاسمانی پێیام کە لە پێشتر ئاماژەم لە هیچ شوێنێکی پێ نەکردووە زۆر خەڵک تەرکیزی تەنها لەسەر هەڵبژاردن نەکەی بەڵام تەرکیزی لەسەر ئەو کولفە زۆرە ئەو پارە زۆرە نییە بەڕاستی کە بۆ هەڵبژاردنەکان تەرخان کراوە کە پێم وایە ئەگە بەشێکی بۆ ڕێژەی هەژاری بەیە زۆر دەیتوانی خزمەتی زیاتر بکە بۆ زانیاری بەڕێستان و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام یەکەم جارە لە هەرێمی کوردستان و عێراقدا زۆرترین کولفە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان تەرخان بکرێ نزیکەی 70 میلیار دینار تەرخان کراوە بۆ هەڵبژاردنە کە ئەمە پارێک یەکجار زۆرە بەداخەوە نزیکەی 6 میلیار تەنها بۆ ئیفادات و سەردان و خەرجی سەرفکراوە لە کاتێکدا ئێمە هەڵبژاردنی 2018 مان کرد تەنها بنزیکەی 12 میلیار دینارمان خەرج کرد کە یعنی یەک لەسەر سێش نابێ ئەو پارەی کە ئێستا خەرج کراوە کە بەداخەوەش جارێکە پارەی ئەو میلەتەیە کە بۆ ئەو پرۆسە سپاس دەکەین کاک شیروان دێمەوە خزمەتت کاک تۆر بەختیار بێمە خزمەت جەنابەت ئەگەر گوێت لە ئێمە بێ بووبوورە درەنگ کاتینە خزمەت جەنابەت بەڕێز شارەزای پسپۆری بواری ژیری دەستکردی ئەگەر بە کورتی باسی ئەو سیستەمان بۆکەی کە ئێستا بەکارهاتووە لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و لایەنەکان گلیان هەیە ئەو سیستەمی چ وڵاتێکە هیچ کۆمپانیایە کە دوای دێنێ سەرەوەی ئایا دەتوانرێت دەستکاری دەنگ و مۆری دەنگدان و ئەوانە بکرێ فەرموو وڵاو لە تۆ کاک حەکیم و لە سەرجەم بینەرانی کەناڵەکەتان و میوانە بەڕێزەکەتان هەڵبەتە ئەو ئامێرانەی یاخود ئەو پرۆسەی کە هەڵبژاردننی پێنجامدرا لە هەرێمی کوردستان کۆمەڵ ئامێرێکن هی کۆمپانیای شەریکەی میرسۆیل کۆریای باشوور ئەم کۆمپانیای لە ساڵی 1990 دامەزراوە و دواتر حکوومەتی عێراق و چەند وڵاتێکی تر وەکو شیروان وتی کۆنگۆ و هەندێک وڵاتی تر عەقدیان لەگەڵی کردووە بۆ کڕینی ئەم ئامێرانە. بەڵێ کاک تۆر ئەو ئامێرانەی کە بەکارهاتوون لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئایا توانای دەستکاریکردنی دەنگیان هەیە چکەوە پرسیارێکە دەکرێت لای هاوڵاتیان دەتوانن دەنگ دەستکاری بکەن پێوەستە بەچی ئەگەر بتوانن ئەڵبەتە بێ ئێمە بزانین کە ئەم پرۆسەیە چۆنە یاخود ئەو ئامێریکا ئەم دەنگە هەژمارەکە چۆنە ئەلبەتە ئەو سندوقی کە ئامێرەکەی لەسەردانراوە سندوقێکە و ئامێریکیشی لەسرە سندوقەکەی ژێرەوە تەنها بۆ هەڵگرتنی دەنگی دەنگدەرە و سندوق ئامێرەکەی سەرەوەیان ئەو ئامێرەیە کە تۆ فۆرمەکەی پێ بەڕێەکەیت و لە ڕێگای ئەم ئامێرەوە ڕسمێکی فۆرمەکە دەگرێت و لە مێمۆری یاخود ناو ئامێرەکە یان لە جێگایەکی تر هەڵی نەگرێت. بەڵێ دەتوانێت دەستکاری بکە ینی ئەو سیستەمە ئەگەر وادا تا بکرێ دەتوانرێت دەستکاری دەنگ بکە کاکتۆر؟ ئەڵبەتە ئەم ئامێرە ناوی ئۆپتیکل سکانەرە و تەکنۆلۆژیای ئۆپتیکل کارکتەر ریکۆگنیشن واتە ناسینەوەی کارکتەری بینایی یاخود لە ڕێگای بیناییەوە ئەم تەکنۆلۆژیایی تیا بڵێن دیزاین کراوە. ئەڵبەتە کاتێک کە تۆ فۆرمەکەی پیا بەڕێەکەی ئەو ڕسمێکی ئەگرێت و کاتێ ڕسمەکە ئەگرێت لە ناو خۆیان هەڵیەگرێت کاتێکە لە ناو خۆیان هەڵێگرێت ئیتر کۆمەڵێک کردداری تر ئەکرێت لە ناو خۆیان ئەنجامی بژات. هەڵبەتە ئەمەش لە ڕێگای دیزانی کۆمەڵ ئەلگۆریتمێکەوە بۆ نمونە ئەتوانیت پێی بڵێ هەر پەڵەیەک لەسەر ئەم فۆرمە هەیە بۆم لابەرە یاخود ئەم داتایانەی سەر ئەم فۆرمم بۆشی کار بکەت چکە مرۆڤ چۆن کاتێ فۆرمێک دەبینێت لە ڕێگای ژمارەکانەوە
هەڵسەنگاندن نەکات کە بۆ نمونە ئەم کاندیدە یاخود ئەم لیستە دەنگی پێداوە هەمان شتیش ئەم ئامێرە شیکاری بۆ ئەم داتای سەرم فۆرماکە یاخود داتای با بڵێن سەر وێنەکانتان. بەڵێ ینی بۆی ڕوون بێ لای هاوڵاتیان بڵێنەوە پرۆسەیەکی قورسە بەڵام بۆی ڕوون بێ لای ئێمە و بینەرانیش دەتوانرێت دەستکاری بکرێ وایە بە پێی ئەم ئامێرە دەتوانرێت دەستکاری بکرێ دەنگ؟ هەڵبەتە هەر شتێکی با بڵێن هەر ئامێرێک یاخود هەر سۆفێرێک کە دروست دەکرێت کێ دروستیەکە لە کۆتایە مرۆڤ دروستیەکە کاتێککە مرۆڤیش دروستی ئامێرێک دروستەکە یاخود بەرمەجێ پرۆگرامەکەات هەمان هەرە مرۆڤێ ئەتوانێت دەستکاریشی بکەوە ئەتوانێت بۆ نمونە یاعازی باتێەوە ئەتوانێت ئەو کردارێک کە بێت ئەنجامی بدات. باشە بەس بەڕێزت پسپۆری لەو بوارە ئێستا ئەگەر وا یاعازی پێ بدرێت بەو ئامێرانە دەتوانێت مۆر بسڕێتەوە بڵێن مۆر لە شوێنێکی تر بدات ئەم حاڵەتە هەیە دەتوانێت دەمە بکات ئەو ئامێرانە؟ هەڵبەتە دەبێت ئەو ئامێرە بە جوانی پشکنینی بۆ بکرێ بۆ نمونە بزانین ئایا ئامێرە توانای لێدانی مۆری هەیە لەسەر و فۆرمەیان نا لەلایە بۆ بڵێن دووەم پرسیاری جەنابتەوە سەبارەت بەوەی کە دەتوانێت مۆر بسڕێتەوە بەڵێ هەموو ئامێرێکی ئەم ئامێرانەی کە پیانەوترێ ئۆپتیکەل سکانەر لە ڕێگای کۆمەڵی تەکنیکەوە ئەتوانی هەر زانیاریەک لەسەر نەک هەر فۆرم بێ لەسەر هەر شتێکی دیکە بێ ئەتوانێت بیسڕێتەوە ینی توانای سڕینەوە هەیە لەم ئامێرانە. بەڵێ بەس ئەم حاڵەتی هەیە ئێستا هەندێک حاڵەتی وا بەدی کراوە لە ئەمریکاری حیزبە سیاسیەکانەوە دەنگەکە دروست بووە بەڵام ئامێرەکە مۆرێکی سووری لە پشتی فۆرمی دەنگدانداوە بە پوچەڵ هەژماری کردووە ینی ئەمە چۆنە بڵێن لێدانی مۆر بۆ دەنگی پۆچەڵیش؟ ئەلبەتە هەر ئەو ئامێرە و کۆمەڵی ئامێری تیکەش هەن ئێستا بۆ منە شەریکێکی جیتۆ یابانی ئامێری هەیە با بڵێن هەم ڕێکەشانیشی پێکرێ هەم سکانیشی پێکرێ و من ماوەیەک پێشێستەوە بزانام چەند ڕۆژێک پێشێستا هەندێک بابەتم بڵاو کردبووە تایە زۆر بەڕوونی دیارەکە ئەم ئامێرە ئەتوانیت مۆرێکی سوور لەسەر فۆرمەکە بدا و هەمان شتیش ئەتوانێت کۆمەڵێ ژمارە لەسەر فۆرمەکە بنووسێت واتە ئەم ئامێرانە توانای هەموو کردارانەیان هەیە کە بتێت پێ ئەنجامیان بدەیت. باشە بەس کاکتۆر چۆن دەکرێت بۆ نمونە ئەوە بسەلمێنرێت بۆ نمونە ئەم ئامێرانە دەنگیان پێگۆڕدراوە سەلماندنی قورسە یاخود ئەو ئامێرانە بۆ ماوەیەکی دیاریکرا و تەوقیت دەکرێن و سەلماندریشیان پێویستی بە پسپۆری وەکو جەنابتانە کە شارەزای ژیری دەستکرد ئایتی پێویستی بە لێکۆڵینەوەی وردە هەراوە دەرناکەوێت ئەگەر شتێک کرابێ بۆ نمونە ئەگەر ئەم ئامێرە ئەوی عازەی پێدرابێ دەنگ بسرێتەوە پۆچەڵی بکات بیگۆڕێت. ئەلبەتە من بە داداچوونم کرد لە ماوەیەم چەند ڕۆژەیە بۆ ئەو هەر من لە 2010 لەسەر هەڵبژاردننی 2010 کۆمەڵێ شتم بڵاو کردەوە کە پرۆسەکە چۆن بوو چۆن تەزویری تیاکرەوە لە 2021 بە هەمان شت و ئەم جارش هەر کۆمەڵێ زانیاری ترم بڵاو کردوێتەوە و بەپێی ئەو زانیاریانەی کە لە وێبسایت یاخود لە پێگەی ئەلکترۆنی میرسووە هەیە هی کۆرێکە ئەڵێ ئێمە تەکنیکی OCR بەکارێنین OCR وتم Optical Character Recognition واتە ناسینەوە لە ڕێگای بۆ نمونە ئامێرێک کە بتوانێت لە ڕێگای گرتنی وێنەوە زانیاریەکان وەربگرێت زانیاریەکان بناسێتەوە کاتێککە ئەم تەکنیکەت بەکارهێنا هەزارەها و ملیۆنان توێژینەوە هەیە لەسەرەوەی کە ئەکرێ ئەم تەکنیکە کۆمەڵێک کردداری جیاوازی پێنجام بگرێت نەک هەر بۆ نمونە فۆرمی دەنگدان بۆ نمونە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵە لە زۆر وڵات بۆ نمونە ئەم ئامێرە بەکارهێنرێ بۆ هەژمارکردنی پرسیار وەڵامی خوێندکاران بۆیە دەستکاریکردنی ینی کارێکی قورس نییە بەڵام بە دووادارچوون و تێزکردنی ئامێرەکە ئایا تاوەکو چەند بۆ نمونە ڕێگا پێدرێ ئەم ئامێرانە تێز بکرێت. بەڵێ کاکتۆر هەر بۆ ماوەیەکی دیاریکرا و تەوقیت دەکرێن ئێستا بۆنم نەگەر ساختەکارێک بۆ ئامێرانە بکرێ دۆزینەوەی قورسە چونکە لەو ڕۆژاندا وەفدێکی پەرلەمانی عێراق دوو پەرلەمانتار چوبوون بۆ لای کۆمیسیۆن هەر ئامێرەکان کردبەوە وتیان بە دەرنەفیس کردومانەتەوە دیار بۆ هیچ تێدا نەبووە ئاوا دەردەکەوێت یاخود وتیان بە سۆفتوێرەکان پێ نەدابوون وتوانە لای کۆمپانیاکەیە. وی لێرە بەڕاستی کۆمەڵی پرسیار دروستە بێ لەسەر کۆمیسیۆن کە من نامەوێت چۆن ناو بارۆچ ئەچێ بە بواری سیاست و ئەم بابەتانەیە بەڵام
ئەم ئامێرە کە لەبەر چاوی چەند کەسێک کرابێتەوە هیچ جاسەوارێکی پێوە دیار نییە و منیش ئەم تەکنیکەی کە بۆ جەنابتانی باسەکەم بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەتانی ڕوونەکەمەوە تەکنیکێکە کە لە ڕێگای پرۆگرامەوە ئەنجامەدرێ دەکرێت هەندێک کاری با بڵێن تەکنیکی هەیە بە ئامێرەکەی بکەی وەکو ئامێرەکە بڵێن وەکو ئەو ئامێرە لە بوارە بابەتە ڕقەکانی بەڵام زۆربەی کردارەکانی با بڵێن وەکو فیلتەرکردن یاخود وەکو سڕینەوە ئەمە لە ڕێگای ئەو ئەلگۆریتمەوەیە کە هەڵسانگاندن بۆ شیکاری ئەو داتایاناکە لەسەر ڕسمی فۆرمەکە گرتوێتی بەڵێ بۆیە ئەگەر ئامێرێک تەوقیت بکرێت لە با بڵێن هەشتی بەیانی بۆ 6 ئێوارە کار بکات ئەلبەتە هەر ئامێرە ئەتوانی کاری تریشی پێ بکەی واتە کە تۆ بتوانانی تەوقیتی بکەی ئەوە لە بۆ نەیشکات کەواتە ئەشتوانی پێی بڵێ ئەوم بۆ بکە و ئەوم بۆ مەکە بەڵێ ئێستا بەڕێز ئەگەر وەڵامەکە وازەح بێت بەڵێ بەڕێز وەکو پسپۆرەکی ژیری دەست کرد بڵێن دەتوانیێنی ئەو ئامێرە بۆ نمونە من و جەناب دەچینە پرۆسی هەڵبژاردنەوە وای عازی پێ بدەیت کە دەنگەکانی منیش بۆ تۆ بێن یعنی ئەو ڕێپێدراوە ئەمە لە ڕووی زانستیەوە ئەخۆی ئەم ئامێرانە کە ئەم سۆفرانەیش بڵێن عاز بەم ئامێرانە ئەدەن چی بکەن و چی بکەن هەمووی کۆمەڵێ کردداری ماتماتیشین یاخود با بڵێن کۆمەڵە کردارێکن کە تۆ بەم ئامێراڵی چی بکە و چی مەکە ینی من تێناگەم بەڕاستی تاوەکو ئێستا بەداخۆ چۆن کۆمیسیۆن ئامێرێک بەکارە هێنرەیە کە لە ڕێی بۆ نمونە کۆمپانیایەکی با بڵێن گەورەی بواری سایبە سکیوریتی یا بواری تەکنۆلۆژیا تێستی بۆ ئەم ئامێرانە نەکردووە چونکە لە هیچ وڵاتێکی پێشکەوتووە ئەم نەوە ئامێرە بەکار نایە ئەنی با بڵێن وڵاتێکی وەکو ئەمریکا یاخود بەریتانیا هەتا ئێستا شتۆر بە هەژماری دەنگ بەدەست دەکرێت چونکە لە کۆتاییەوەت پێ بڵێم کە کاتێک پرۆسەی دەنگدان تۆ ئەتەوێت لە ڕێگای ئەم ئامێرانە ئەنجامی دەیت کۆمەڵێک کردداری زۆر قرس هەرەوە نییە بۆ نمونە دەنگەکەت بۆ بژمێرێ کۆمەڵێ ئامێر پێکەوە کارەکەم هەم ئامێری با بڵێن ئامێرەکە خۆی هەم نێتوەرک ئەو زانیاریانەی کە ئەگوێزێتەوە بۆ ناوەندی دەنگدان لە بەغا و هەمیش ئەو پرۆسەیە کە ئەم زانیاریانە بڵێن ئەکاتەوە بە ژمارە کە لە کۆتاییە کە ئەم ئامێرە وێنەی سەرم فۆرما ئەگرێت نازانێ بۆ نمونە کاندیدی ژمارەیەک یا ژمارە دە کێیە بەس ڕقەمەکەی ئەزانێت ئەو ئیش لەسەر ڕقەمەکەیەکات واتە با بڵێن فۆرمەکە 100 کاندیدی تایە کاندیدی ژمارە دە مۆرێکی لەسەر دراوە ئەو لە کۆتاییە ئەم وێنەیە ئەکاتەوە بە ژمارە ئەکاتەوە بە 1 یا 0 بۆ نمونە ئەگەر مۆرەکە لە کاندیدی ئەم ژمارەیە درابوو کەواتە 1 دەنگی بەرێ و سەرجەم دەنگەکانی تر 0 بەڵێ کەواتە مەعادلێت و شتێکە کە من و خەڵکانی تر با بڵێن دیزاینیەکەن ینی ئامێرەکە خۆی شتێک نییە بڵێ لە ڕێی کردارێکی مەعجیزەییەوە ئەمەد بۆ بکات بەڵێ ینی ڕێپێدراوە بۆ دەستکاریکردن بۆی لای بینەران ڕوون بێ ڕێپێدراوە بۆ دەستکاریکردن بۆ گۆڕین بۆ هاکردن بۆ سرینەوەی مۆر بۆ دانانی مۆر ئەمەم کردارانە دەکرێت ئەنجام بدرێن کاک حاکمەر بە نمونەیەکی بچووک بۆ جەنابتی بینەرانیشی بکەمەوە ئۆتۆمبیل یا چەک و تەقەمەنی هەمووی دروست کراوە بۆ خزمەتی مرۆڤایەتی بەڵام من و تۆ بڕیارە دەین چۆن بەکاری بێنین کەواتە هەموو نەکەر ئەم ئامێرە هەموو ئەم با بڵێن پرۆگرام و ئەجیزانەی کە ئێستا لەم سەردەمەیە لە سەردەمی بڵێن ئەلکترۆنیاتە هەمویان دەکرێت بۆ لایەنی باش و دەکرێت بۆ لایەنی خراپیش بەکاری بێنی هەر لە وەڵامی کۆمپانیاکە خۆی بۆ کۆمەڵێک ماڵپەڕی جیهانی کۆمپانیاکە ئەڵێ ئێمە مامێرەمان دروست کردووە بۆ ئەنجامدانی کردارێک بەڵام کاتێک ئێمە تاوانبارەکەن وەکو ئەو وایە بڵێ ئەگەر کەسێک لە ڕێگای چەقۆ کەسێکی تری کوشت بێت تۆ بچی کۆمپانیاکەی کە چەقۆکەی دروست کردووە یا بەرهەم هێناوە ئەو تاوانبار بکەیت تاوانباری سەرەکی کۆمپانیاکە نییە تاوانباری لێرەیە تاوانباری سەرەکی کێیە ئەو با بڵێن دامەزراوەیە کە هەڵ ئەسێ بۆ نمونە بە فەزڵکردنی بەکارهێنانی ئەم ئامێرانە بەڵێ باشکات تۆ کاتم کەمەوە بەس سەبارەت بۆی کە بەڕێزوتت لە وڵاتانی پێشکەوتووە ئەمە بەکار نایێنێت
ینی هیچ سەلامەت نییە دەنگدانی ئەلکترۆنی و پێویستە ئێستا بگەڕێنەوە بۆ چی مادام ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش داینە ساڵی داهاتوو. وەک کاکەکیم ێستا بۆ نمونە لە وڵاتی ئیستۆنیا کە لە 1990 پرۆسەی حکوومەت و حکومڕانی لە وڵاتە ئەلکترۆنیە بە دەنگدانیش و دەرهێنانی پاسپۆرتیشەوە. بەڵام ئێمە بین بە ئیستۆنیا ئەوان بە شێوازێکی زۆر مۆدێرن وەزایدەن ئەوانی چۆن دەنگەدەن تۆی دەنگدەر ڕاستەوخۆ لە مۆبایلەکە دیاخل لە ئایپادەکە دیان لە لاپتۆپەکەتەوە دەنگ دەدەی دەنگەکە ڕاستەخۆ دەچێتە ناو داتا سنتەری ئەو با بڵێن دامەزراوەیەوە لەوێ شیکاری بۆکرێ کە هیچ ینی با بڵێن پرۆسەی تەزویرکردن سفرەتیایە. بەڵام لە وڵاتە دەرچێت لە هیچ وڵاتێکی تر گونجاو نییە و پارێزراو نییە ئەم دەنگانە بەڕاستی بەم ئامێرانە ئەنجامی بدەیت. شتەوەکو وتم تۆ ئەم ئامێرە پێکاتۆ لە کۆمەڵێ بەشی جیاواز ئەگەر ئەم بە شەشی سەلامەت بێ 2 بەش و 3 بەش و 4 بەش و 5 بەشەکەی تری سەلامەت نییە. بەڵێ باشە وەکو دوا پرسیاریشم بڵێن دەکرێ وا داتا بکرێ بۆ نمونە کاندیدێک لە هەڵبژاردنەگەر دەنگی ژینێنێ بۆ نمونە 20,000 بۆ دابنێ 30 بۆ دابنەی بەبێەوەی کە خەڵک دەنگی پێدا ئەوە ڕێ پێدراوە لە ناو لیستەکان ئەکرێ بڵێ هەر شتێک بتەوێ بەڵێ ئەتوانی پێنجام بدەیت بەڵام لە کاتێک ئێستا لەم پرۆسەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەنجامێنداوە ژماردنی دەنگە کاتە کاتێک کە تۆ دەنگەکە ژمێریتەوە ئەبێ مقارنێکی تەوە لەگەڵ دەنگی سەر فۆرمەکە ئایا دەنگەکە تەواوە حەقیقیە یان نا بزانین ئایا تێستی کەی بزانی پرۆگرامەکە دەستکاری کراوە یان نا و ئەبێ زۆر بە وردی بە دوواداچوون بۆ دەنگی پوچەڵ بکرێتەوە بزانی ئایا سەبەبەکە ئامێرەکەیە یا سەبەبەکە دەنگدەرەکە خۆیەتی چونکە ئەگەر ئامێرەکە بێ ئامێرەکە سڕیوێتەوە بەڵام ئەگەر دەنگدەرەکە بێلانێ دەنگدەرەکە زەڕبیە نابێ بە فۆرمەکە یا بۆ نمونە مۆرەکەی لە سەر سوچی ئەو جێگایە یادێکە لە ناو بۆکسەکەیان یا بڵێن لە ناو چوارتێوەکەیان. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر بەختیار پسپۆڕی ژیری دەستکرد لە وڵاتی بەریتانیا سوپاسی ئامادەبوون دەکەین کاکشیل ئەگەر بەرز سوپاس دەکەین ئەگەر بەرە شتێک مابی لەسەر کۆی هەڵبژاردنەکە یاخود پرۆسی هەڵبژاردن بە کورتی بێ سوپاس دەکەین. وەڵا کاک حەکی من حەز دەکەمەوە بڵێم زۆر قسە لەسەر جێگرەوەی ئەو سێ کاندیدە بەڕێزەی کۆمەڵی دادگەری دەکرێت زۆر پرسیارمانە دەکەی حەز دەکەم بە کورتیەوە بڵێم کە بەپێی پێڕۆی هەڵبژاردننی کە لە بەردەستی مندایە و پێی یاسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەگەر پێی ڕێکاری یاسایی خۆی بڕوە هیچ کاسێک و هیچ کاندیدێک لە ئێستادا ڕاستەخۆ ناتوانین شوێنیان بگریتەوە چونکە قەلەقەیەک دروست بووە. من هەر قسێکی خۆش بکەم لە 1-2 ڕۆژدا برادرێکم دی زۆر بەگەرین باسی دەکرد کورسەکانی کۆمەڵ بۆ ئێمە دێن 2 کورسی بۆ ئێمە دێن کورسێک بۆلانی کە دەڕوە ئەمیشتم چۆن کوتیوەڵا بە 1 ڕۆژ هەمویان ئاگدار دەکرێنەوە دواتر ئەگەر هیچیان ناتن بۆ لەستەکە ئێمە دێکتمەڵی زۆر بە خراپی یاسایەکەت خوێندوتەوە پێچوانەکەی ڕاستە یەکەمیان ئەو ڕێکاری یاسایی خۆی ئەو کۆمیسیۆنە وشتە ناکە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەرکی خۆیەتی کە هەموو دانیشتنێک کە ئەوان ئامادە نابن لە ماوەی بەپێی مادەی 13 کە لە بەردەست مندایە بڕگەی دووەم ئەگەر کاندیدێک ئامادە نەبوو لە ماوەی 30 ڕۆژدا سوێندی یاسایی بخوا بۆ هەیە ئەوان دەستی سەرۆکاتی نووساو دەکەن بۆ کۆمیسیۆن داوای 3 کاندیدی کە دەکەن وەگەر لەستی کۆمەڵ وەرگین 59 کاندیدی هەیە تەقسیمی کەی بۆ ئەو 30 ڕۆژە نزیکەی 2 ساڵ دەکات و تەمان ڕێکاری تریشەیە کەگەر کۆمەڵ بیەوێت دەنگەکانی یاخود پارێزگاری لە کورسەکانی بکە بە هیچ شێوەک بۆ قوارەکانی کە ناڕوات و هەر بە قسێکی خۆش پێم گوتم ئێوە ئاگاتان لە کورسەکانی خۆتان بێ ئەوەی کە هیناوتانە چونکە گەر لە ماوەی 45 ڕۆژدا لە پەرلەمانی کوردستان جەرسی یەکەمی نەکرد ئەسڵەن دەکرێت داوای ئاعادەی انتخابات بکرێتەوە خۆتان بۆ پرۆسانە حازرکەن ئیتر ئومێد دەکەین کە هەموو لایەنە سیاسیەکان بە ئەزمون لەوە وەرگرن و لە ناویشان کۆمەڵی دادگەری پێداچوونێکی باش بکە سپیس بە ناو خۆی هەیە کە خۆی ڕێکخێتەوە و خۆی ئامادەکاری بکە و تەمان ئەزمونیشمان هەیە حیزبی سیاسی دەکرێت لە قۆناغێکدا بە هەر هۆکارێک بێ باتەبێتەوە کە باسی سەختەکاریمان کرد بەڵام لە قۆناغەکانی کە باشتر و ساتر خۆی ئامادەکە بۆی کە سەرکەوتنێکی باشتر تۆمارکە و قەرەبووی ڕابردووی بکاتەوە ئومێد دەکەین کۆمەڵێک لەو هێزە سیاسیانە بێ کە ڕادچێشکێنە و بتوانێت بەرهەمەکەی لە هەڵبژاردنەکانی عێراقدا وەربگرێتەوە و بتوانانی بەسەرکەوتووی و قەنەعەت بە خەڵکی کەش بکە و ئەو پرۆسێ لە خزمەتی خەڵکی کوردستان کۆتایی پێدێت و سەرەتای ئاشتەوایەکی نیشتیمانی بێ بتوانین جارێکە بازار و وەزع و گوزارانی خەڵک لەڕێی ئەو بابەتانە
جۆرێک لە ئیسیقراری بۆ دروست بێ و حیزب سیاسیەکان لێک نزیک بوونەوە لە ڕێی ئەو هەڵبژارنە بێتە هەوێنی برایەتی و لێک نزیک بوونەوە بەڵام لەسەر ئەساسێکی حەق نەک پەرتەوازی ئەوەی کە هەبووە وەک ئەو لایەنی کە بەرپرسیاریشە لە پرۆسەیەدا و تێکدانی هەرێمی کوردستان و ئەنجامی هەڵبژارنەکان بەرپرسیارەتی لە ئەسۆدا بێ و لیژنەیە سەر دروست بکرێ بۆی کە ئەو کەم کوریانە دووبارە بنەوە بەتابەت کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق. بەڵێ سوپاس دەکەین کاک شیروان زێرا شارەزای هەڵبژاردن لە هەولێرەوە هەروە دکتۆر بەختیارەمین پسپۆری ژیری دەستکرد کە لە بەریتانیا و لەگەڵ مابوو. سوپاس بە بینێرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.